ڕێژەی دەرچوونی ئەو کەسانەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بە ڕاگەیاندنی ئۆنلاینی ئەنجامەکان قوتابیانی تووشی دڵەڕاوکێ کردووە و لە دوای زیاتر لە 24 کاتژمێر هێشتا بەشێک لە قوتابیانی پۆلینۆی بنەڕەتی بەهۆی کەمی توانایە و سێرڤەرەی وێبسایتی ئەزموونەکانی لەسرە ئەنجامەکانیان وەرنەگرتووەتەوە. هەر قوتابیەک لەگەڵ داخلکردنی کۆدی تایبەتی وەرگرتنەوەی ئەنجامەکەی بەدەیانجار ڕوبەڕووی ئەم وەڵامە بووەتەوە کە ئەوەش ناڕەزایی قوتابیانی لێکەوتووەتەوە و تەنانەت بووەتە سەرێشە بۆ ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکانیش کە دەیانەوێت هاوکاری قوتابیان بن بۆ وەرگرتنەوەی ئەنجامەکانیان. هەشتا تەلەبە هەیە بۆنمونە من ڕەفیقمە یاخود هاوڕێمە هەشتا دەرەجەی وەرنەگرتووە و زۆر لە دۆخێکی دەرونی ناخۆشدایە وە بۆ لای من هەیە بوونە لە دۆخێکی بوونە دارایی باشدانە یاخود خەتیانە یاخود بوونە موبایلێکی زیرەک نییە یا بۆ لای من ئەڵێک ئەو کۆدەم بۆ لێ و جارێ سایتەکان ئیش ناکەن یا بوونە سایتەکە لێ داخراوە پێمانەڵێن ئەڵێن سایتێکی کاتوە کە چێ و لینکاکەینەوە بۆنە لینکێکی ساختەیە ینی بەڕاستی ئەگە بوونە سێرڤەرەکانی سێفەرێکی بچووکن ینی کاتێک کە لۆدیان دەچێتە سەر سێرڤەری باشتر ئەتوانە سێفەری کە دانێن یاخود وێبسایتی کە ئەم وێبسایتانە چۆنەڵی هەمویان داتەبەیسیان لە پشتەوە تەحمولی ئەم لۆدە زۆرە ناکەن. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران لەگەڵەوەی کە ئەمانەوێت هاوکاری قوتابیان و خوێندکاران بکەین زۆر جار ئەو کێشانە ڕوبەڕووی قوتابیان ئەبێتەوە لە دەسەڵاتی هیچ لایەنەکانی جگە لە دەسەڵاتی وەزارەتی پەروەردە و ئەو کەسانی کە سەرپەرشتی سایتەکە و نمرە هاتنەوەکانەکەن. ئەم ساڵی خوێندن 1964 قوتابی پۆلینۆی بنەڕەتی بەشداری تاقیکردنەوەکانیان کرد. لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامی تاقیکردنەوەکان چاوەڕێبوون بە کلیکێک و ئۆنلاین ئەنجامەکانیان وەربگرنەوە. بەڵام بەپێی زانیاریەکانی شارەزایانی بواری ئایتی ئەو سێرڤەرەی وێبسایتی ئەزموونەکانی لەسرە توانای پێدانەوەی وەڵامی ئەو هەموو خواستەی قوتابیانی نییە و بەوەش قوتابیان بە چەندین کاتژمێر بە دیارکردنەوەی سایتی ئەزموونەکانەوە دەست بە دوعا دادەنیشتن. ئەم کێشەی ئەم ساڵ نییە پێشتیش ئەم کێشار هەبووە ئەم کێشەیش دەی چۆنەی دروستە بێ ئەو داتابیسی ئەو سایتی کە ئەتوانی ئەنجامی ئەزمموی تاقیکردنەوەکانی پۆی 2012 لێ وەربگریتەوە ئەو سێرڤەری کە بەکاراتەوە بۆ خستنی داتابیسەکە دەیتوانای کە لۆدێکی زۆر لێ کاتا وەربگرێت. حکوومەتی هەرێم خۆی ئەزانێ ئەو کاتێک کە ئەتوانیت ئەنجامەکە وەربگریتەوە لۆدێکی زۆر دەی لەسەر ئەم سێرڤەرە دەیدروسە بێ و سێرڤەرەکەش تەحمولی ناکە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیایی وەختی خۆی کە ئەم داتابیسەی بۆ وێبسایتەکە دەیدروست کردووە ئەو سێرڤەرەی بەکارهێناوە بۆ خەزمکردنی داتاکان سێرڤەرێکی باشی بەکارهێناوە کە توانایی وەرگرتنی ئەو هەموو ڕکوێستەی هەبێت لێ کاتە. حەلەکەیەوەیە کە ئەبێت ئەو سێرڤەرەی کە بەکار هاتووە بۆ ئەو داتابیسە پێویستە بکرێت بە سێرڤەرێکی باشتر بۆی بتوانێت لە یەک کاتا لۆدی ئەو چەندین هەزار ڕکوێستی کە ئەکرێت بۆ ئەو وێبسایتە بتوانێت وەڵامی هەمویان بەڕێکوپێکی بیاتەوە. گرفتی وەرگرتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەی پۆلە کۆتاکان لە ڕێگەی ئۆنلاینەوە چەند ساڵێکە هەیە و ئەوەش دۆخێکی دەرونی خراپی بۆ زیاتر لە 234,000 قوتابی دروست کردووە کە چارەسەرەکەشی بۆ وەزارەتی پەروەردە ئاسانە تەنها بە گۆڕینی وێبسایتی ئەزموونەکان بۆ سەر سێرڤەرێک کە توانای وەڵامی خێرای ئەو ڕێژە قوتابیانەی هەبێ کە بەشداری تاقیکردنەوەکان دەکەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.